سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت. بێگومان جەژنی قوربانە و باسی گۆشت دەکرێ و پرسیارەکەوەیە گۆشتی سوور باشیان خراپ. ئایا پرسیارە ڕاستە؟ و ئایا چۆن گۆشتی سوور حازر بکرێت تاوەکو سوودی لێ ببینین و لە زیانەکانی بە دوور بین؟ بێگومان گۆشتی سوور ئەکرێت بیکەین بە دوو پێکاتی سەرەکی، پێکاتەیەکی کە پرۆتینەکان و مادەکان زایەکانی تایە، پێکاتێکی کە چەورەکانە. ئەو پێکاتەیەکی کە پرۆتینی تایە، تەبعاً گۆشتی سوور پۆلێن ئەکرێت بەوەی کە چاوەیەکی کامڵی پرۆتینە، بۆ مانایی کە هەموو ئەو ئەمینۆ ئەسیدانی تایە کە ئەبێت لە خۆراک وەریگرین. چونکە ئەگەر بۆی لە پرۆتین تێبگەین، پرۆتین بێنە بەرچاو دۆکو تەسبیحێک وایە و دەنگەکانی ئەمینۆ ئەسیدەکانن. جا گۆشتی سوور یەکێکە لەو سەرچاو پرۆتینانی کە بە کامل هەژمارەکرێت، بۆ سەرچاوەیەکی پرۆتینی دەوڵەمەندە و لەگەڵ ئەوەشە دەوڵەمەندە بە ئاسن و هەروەها ڤیتامین بیەکان و هەروەها زینک. بێگومان پرۆتین پێویستمانە بۆ دروستبوونی ماسوولەکانمان و هەروەها ئاسنمان پێویستە بۆ دروستبوونی خوراکە سوورەکانی خوێن و هەروەها ڤیتامین بیەکان و زینکمان هەیە کە ئەمانە پێویستە بۆ دروستبوونی وزە و هەروەها بەرزبوونەوەی مەناعەمان. لە هەمان کاتە پێکاتی دووەمی گۆشتی سوور ئەوەیە کە چەوری تایە و چەورەکەشی لە جۆری تێرە. ئەمەوە ئەکات ئەگە بڕێکی زۆر لە گۆشتی سوور بخورێت ئەبێتە هۆی بەرزبوونەوەی چەورەکانمان بە تایبەتی چەوری LDL کە بە چەوری خراپ هەژمارەکرێت. ئەمەش بێتە هۆی زیادبوونی مەترسی توژونمان بە جەڵدەی دڵ و نەخۆشەکانی دڵ. کەواتە گۆشتی سوور ئەکرێت ئیسفادەی زۆری لێ بکرێت، سوودی زۆری هەبێ و لە هەمان کاتە ئەکرێت بەهۆی چەورەکانیەوە زێرێکی زۆرمان لێ بە تایبەتی لەو کەسانەی کە قەڵەون کە کێشیان زیادە یاخود چەوری خوێنیان بەرزە و نەخۆشی دڵیان هەیە. و لە هەمان کاتە چۆنەتی ئامادەکردنی گۆشتەکە ڕۆڵێکی زۆرە بینێت لەوەی کە ئایا چەندە زێرێ پێ بگەێنێت. کەواتە گۆشتی سوور چۆن ئامادە بکرێت تاوەکو سوودەکانی وەرگرین و دووربین لە زیانەکانی. بێگومان گۆشتی سوور ئەگەر بە گەرمیکی زۆر ئامادە بکرێت، جا ئەو گەرمیە زۆرە ئەکرێت بە برژاوی بێت لە ڕێی برژاندنەوە بە شیش یاخود سوور بکرێتەوە لە ڕۆنێکی زۆرە وەکو چۆن قۆزی ئامادە ئەکرێت. جا ئەکرێت زەیتی بۆ ئیزافە بکرێت یاخود ئەو چۆرەی کە لە گۆشتەکە خۆیان هەیە بۆ مودەیەکی زۆر لەسەر ئاگر بێ بتوێتەوە بێ بە زەیت خۆی بۆ مەش بەر گەرمیەکی زۆر ئەکەوێت. ئەگەر بەم دووشەوە ئامادە بکرێت مەترسی دروستبوونی چەند مادەیەکی زیانبەخش زیاد دەکات کە ئەم مادانەش کاریگەریی زۆران هەیە لەسەر دروستبوونی چەند جۆرێکی شێرپەنجە. بۆیە باشتر وایە ئەو شێوە تەندروستی کە ئەکرێت گۆشتی پێ ئامادە بکرێت ئەوەیە کە بە شێوەی کوڵاو ئامادە بکرێت. جا ئەگەر گۆشت بە چەوری خۆشی لەسەر گڕێکی زۆر بێت و ماوەیەکی درێژ ئەم چۆری کە توایەوە وەکوایە سوور کرابێتەوە گۆشتەکە. بۆ نمونە قۆزیمانێ، قۆزی وەکو کوڵاو هەژمارەکرێت، بەڵام لە ڕاستیە ئەگەر چەورەکەی خۆی بتوێتەوە بە چەورەکەی خۆ سوور بێتەوە ئەوە سوورۆکرا و پڕ گەرمیەکی زۆر کەوتەوە کە ئەمەش بێتە هۆی گۆڕانکاری لە پێکاتی گۆشتەکەی و ئەگۆڕێت بۆ مادەی زیانبەخش. ئێستا باسی پێکاتێکی تری ئاژەڵەکەین کە وەکو خواردن بەکارهێنرێت، ئەویش دووگی ئاژەڵە یاخود بەشە چەورەکەیەتی. تەبعاً بێگومان باسمان کرد کە ئەم بەشەی گۆشت کە جگە لە پرۆتینەکان چەوریە و ئەکرێت چەوری خوێن بەرزکاتەوە، زیانەکانی چیە و ئەکرێت بێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکانی دڵ و نەخۆش درێژخایەنەکان. ئەم بەشەی حیوان کە پێوترێت دووگ تەنها چەوری تایە و چەوری و بڕێکی زۆر وزەی هەڵگرتوواتە ئەگەر هەمان قەبارەی دووگ و گۆشت حساب بکەین ئەمە چەوری و یاخود بڵین وزەی زیاتری تایە، بۆیە ئەگەری دروستبوونی قەڵەوی زیاترەکە و لە هەمان کاتە چەوری خوێن بەرزەکاتەوە بە شێوەیەکی زۆر زیاتر لە گۆشتی سوور. بۆیە پێویستەکە زۆر بەوریایەوە دووگ بەکار بێنرێت و بە شێوەیەکی کەم بخورێت و ئەو پێکاتەی گۆشت کە سوودمان پێگەێنێ پرۆتین و کانزا و ڤیتامینەکانە نەک چەوریەکەی. چونکە ئەگەر تۆ گۆشتی سوور خۆی چەورەکەش لەگەڵا وەرەگری کە ئەو بڕە پێویستی ڕۆژانە پێویستە لە ڕێی گۆشتە وەرەگریت، پێویست ناکە پەنا بریتە بەر ئەوەی کە دووگەکەی بەجیا بخۆیت بە بڕێکی زۆر بیخۆیت. کەواتە ئەگەر بە بڕێکی زۆر دووگ بخورێت مەترسی توشبوون یاخود قەڵەوبوون زیاد دەکات و مەترسی توشبوون بە نەخۆشەکانی دڵ و زەخت زیاتر دەکات. کەواتە پرسیارەکە ئەوە نیە گۆشتی سوور باشە خراپ، پرسیارەکە ئەوەیە گۆشتی سوور چۆن ئامادە بکرێت وەکو پێشتەماژمان پێ چۆن ئامادە بکرێت، ئیسفادەی هەیە چۆن ئامادە بکرێت، کرێزەری لە ببینرێت، وەروەها بڕەکەی جیاوازە لە کەسێک بۆ کەسێکی تر و هەروەها ئەکەوێتە سەر سوودەکانی گۆشتەکە سەر ئەو ژەمانەی پێشتر خواروتە لە ڕۆژەکەیە، لە هەفتەکەیە، لە مانگەکەیە. کەواتە بە تەواوی سوودەکان و زیانەکانی گۆشت سوور پەیوەندی بە شێوازی ژیانتەوە هەیە لە ڕووی خواردن و هەروەها لە ڕووی وەرزشکردن. کەواتە کەسێک کە وەرزش بکات جیاوازە لە کەسێک کە وەرزش نەکات، کەسێک کە کێشی زیاد بێت جیاوازە لە کەسێک کە کێشی ئاسایی بێت و هەموو ئەم شتان ڕۆڵە بینێت لەوەی کە باسی باش و خراپی گۆشتی سوور ئەکرێت. کەواتە ئەگەر تۆ کەسێکی گۆشتی سوور زۆرە خۆی و لەگەڵیشیە سەرچاوەکانی وەکو شیرینی و هەروەها برنج زۆرە خۆی و وەرزش ناکەی، ناجوڵیت لە ڕۆژەکەتا، بێگومان گۆشتی سوور زیان بە تۆ ئەگەێنێت.
تەنان بە هەر بڕێکبی خۆی ئەکرێ زیانە پێ بگەێنێت بۆیە باشتر وایە تۆ بۆ ئەوەی گۆشت سوور ئیسفادەی لێ بکەی سوودی پێ بگەێنێت بەشەکانی تری ژیانی شڕەکەیتەوە وەکو خواردنی تر و هەروەها وەرزشکردن بکەی و هەروەها و کاتە تۆ ئەکرێت ئیسفادە لە گۆشتی سوور بکەی. سمارت وەرچەرخانە.